سێمین دیداری هونەری و ئاشتی لە کفری کۆتایی بەکارەکانی هات. لە 3 ڕۆژی دیداردا لە ڕێگای دیبەیت و پێشەنگە و تابلۆ شێوەکاریەکانەوە هونەرمەندان ویستیان پەیامی ئاشتیانەی هونەر لە کفریەوە بە دنیا بگێنن. هونەر پەیامی جوانی و ئێستاتیکا و تێگەیشتنە لە یەکتری و هەروەها بەشداریکردنە لە هەموو ئازار و ئاڵۆزەکانی ژان لەگەڵ یەکتریا. بێگومان ئەم چالاکیە گرنگە لە بەخاتریەوەی چالاکیەکانی کە تیا کرێ گرنگە بەستە ناشێوەکاری نیە شانۆیە هەروە هەوڵدانە لە تێگەشتنی شانۆ بە چەند سیمینار و بە چەند پانێلێک لەسەر سینەمای شەکرێ لەسەر سینەما قساکرێ فیلم پیشانە درێ کەواتە کفری ئەمڕۆ باوەشێکی گەرمی کردوتەوانە بۆ ئاشتی بۆ کۆترە سپیەکە. بەتەکید لێرە گەورەترین پەیام ئەگەیانە برینەکانیش ئەبێ لێرەوە ساڕێژ بکرێ ئیتر چ وەکو بە تابلۆکانمان بێ لە ڕێی مۆسیقاوە بێ لە ڕێی نیشانۆکانمانەوە بێ لە ڕێی فلیم و سینەماکان بێ کە ئەرکەکە زیاترەکەوێتەوە سەر فلیم و دیکۆمانتاریەکان کە بچێتە جیانەکان بەتەکید ئەبێ پەیاممان ئەو ساڕێژە بێ و ئەو گەیاندنی ئەو پەیام و ئازارانەی ئەو خەڵکەیە کە لێرە ڕۆژانەتی ئاژین تا ئێستا. نمایشەکانی شانۆ گفتوگۆ و پانێڵە هونەری ئەکادیمیەکان و سینەما و نمایشی فیلمەکان بەشێک لەو دەلاخانەی هونەرمەندانی عێراق و کوردستان بوون کە پەیامەکانیان لێوە پەخش کرد. ڕێکخەرانی دیداریش دەڵێن چوارەمین دیدارمان جیاوازتر دەبێت. بێگومان ئەنجامدانی سێهەمین خولی دیداری هونەری و ئاشتی کفری گیانی پەیامی پێکەوە ژیان بوو و جگەلەوەش پێشکەشتنی کۆمەڵێک بابەتی هونەری گرنگ بوو کە خۆی لەسەر ژانرە هونەریەکانە بینیەوە و ئێمە بە پێی و ڕاستپاردانەی کە نووسراوە و پێمان گەشتووە بۆ ساڵانی داهاتوو بێگومان ئەو کەم کورتیانی کەم ساڵ هەمان بووە کۆتایی پێهێنین یاخود چارەسەرەکەین و هەوڵەدەین خولی چوارەم زۆر باشتر بێت لە خولی سێمەوە و ڕاستپاردانی کە پێمان گەشتووە جێبەجێکەین. دیدارە هونەریەکەی کفری کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی ئەنجامیدا و دەستگای میدیایی کورتسات سپۆنسەری کرد. دەیان هونەرمەندی عێراق و کوردستانی کۆکردەوە و بە یەک زمان جەختیان لە ئاشتی و پێکەوە ژیان و گەشەدان بە هونەر کردەوە. سامان کەریم کورتسات نیوز کفری.